هەموو ئەم سەوزە و میوە و بەروبوومانە لە سەرخاکی بەپیتی کوردستان بەرهەم هاتوون بە جۆرێک هەموو پێداویستیەکانی ناوخۆ پڕ دەکەنەوە. بەروبوومە خۆماڵەکان لە ئێسادا بە جۆرێکن لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا ئەوەندە زۆرن کە دەتوانرێت وەک بڕبڕی پشتی ژێرخانی ئابووری وڵات پشتیان پێ ببەسرێت و ببنە جێگرەوەی داهاتەکانی دیکە بۆ حکوومەت. بۆ ئەمەش تەنها پێویستی بە پلانی تۆکمە و بەهێزەیە. ڕاستیا زیاتر تەماتەی و بامی و کاڵەکەەوە ئەو شتە وەرزەکانە کە لەم وەرزا زیاتر پێەکەن. یعنی بەڕاستی سە تەماتەکە لەم وەرزە هەڵبگیرە بۆ وەرزەکانی تر ئیسفادەیەکی باشترە یا کاڵک یا هەموو جۆرە شتەکانی تر. بەڵام بەروبوومەکان زۆر بووە جا زیاتر بەبەوەی کەرنتینەوە ئەمساڵ کە کەرنتینە بوو بەروبوومەکان زۆر بوون. ئیتر هەر خەڵکی شەمووی لە ماڵەوە بۆ خەریکی بەروبووم بوو سە شتێکی زۆر هاتووەتەوە بازار و زیاتر یعنی ئەو کەسانێک کە ئیشی کشتتوکاڵەکەن هەمووی بەزەر دەفرۆشنەوە. بامێیە، تەماتەیە، باینجانە، لۆبیایە، شتی خۆماڵی هەنجیرە، کوولەکەیە، کاڵەکە، شووتیە، هەموو شتێکمانە یعنی هەموو ئەمانەمانێ. بەڵێ هەمومان بە زیادەوە بەشی کوردستانمانەیە بەش خۆمانەیە. بەرهەمی کشتتوکاڵەکانمان لەم کاتا زۆربەی ئەکسێتی پێدەگا. کاڵەکمانەیە، تەماتەمانەیە، خەیارمان هەیە، شووتیمان هەیە کە لەم وەرزە بەروبوومەکەی زۆرە. بانی ڕستەکەمان ئەمڕۆ پارە ناکە. بەروبوومەکانمان زۆرن ینی ڕێی ئەوەیە ناڕاتە خوارەوە لە مەرزەکانی ترەوە شداغڵە کرێت بۆ جنوب کەمترە ڕوا ئەنجا زۆریش بووە خەڵک لە ڕووی داهاتەوە داهاتی نییە. خاک و ئاو هەوای ئەم هەرێمە هێندە لە بار و بەپیتە ئەوە تا ئەمڕۆ هەموو بەروبوومە کشتتوکاڵەکان بە سەوزە و میوە و دانەوێڵەوە بوون بە خۆماڵی. ئەوەی بۆتە گرفتیش لە بەردەم جوتیاراندا لە ئێستا لە هەرزانی نرخی بەروبوومەکان تەنها زۆری و کاتی پێگەیشتنی بەروبوومەکانە لە بازاردا و هیچی دیکە. لە 100% بەروبوومی ناوخۆ هەتا لە ئیسیلاکی شاری سلێمانی و کوردستانی زیامان هەیە. ئەگەر نەڕوا بۆ خواری عێراق بەڕاستی تەنها ئێوەشمان بەدەستەوە ئەو سەوزە میوانە وەکو خەیار، شووتی، کاڵک ئەمانە زۆرمان هەیە زیاد لە پێداویستی شاری سلێمانیشەوە تەماتەشمان هەر زۆرە وەکو باسمان کرد سەوزە لە 100% بەس میوە ئەوی کە هاوردە ئەکرێ تەنها میوەیە ئەوی کە ئێستا خۆمان بەروبوومی کاتی نماوە لای خۆمان قۆغ و قەیسی و هەڵوژەیە جێلاسە ئەمانە هاوردەکرێ ژنا ئەوەنی کە لە لای خۆمان هەن ئێستا لە کاتی بەروبوومیەتی لە 100% قەدەخەیە. وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو هاوسەنگکردنی بازار لە نێوان هەم فرۆشیار و جوتیاران و هەمیش خەڵکی و کڕیاراندا هاتنە ناوەوەی هەموو ئەو بەروبووم و سەوزە و میوانەی قەدەغە کردووە کە ئێستا لە ناوەوەی هەرێم هەن و لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستاندا هاوردە دەکران. بەمەش جوتیاران دەتوانن ئەمڕۆ بری ڕەنج و ماندووبوونەکانیان بچێننەوە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.